عەبدوڵڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان. کاک عەبدوڵڕەزاق فەرموو زۆر بەخێربەی. زۆر سپاس. ئەوانەی من باسم کرد توانیویانە چی لە ژینگەی هەرێمی کوردستان بگۆڕن کە لەم چەند ساڵە کردوتانە؟ هەموو ئەو بابەتانی کە باستان کرد کاریگەری هەیە لەسەر بەرەو پێشچوونی کاروباری ژینگە یان بۆ پاراستنی ژینگە یان کەمکردنەوەی پیسیەکان. بۆ نمونە باسی گازی هاوڵ کرا ئەو گازانێکە لە کاتی لێدانی بیرینەوە دەرەچێ ئەو گازەکاتە پێشتر بە فیڕۆ ئەڕۆیشت یان دەبواە بسووتێنێ بەڵام ئێستا کۆنتترۆل کراوە هەم بەکاردەهێنرێ بۆ بەرهەمێنانی وزە هەم دەکرێت بیخێنەوە ژێرزەوی بۆ ئەوەی لە داهاتوودا سوودی لێوەربگرین لەسەر مەسلەی بابەتەکانی تر بە هەموو ئەوانەی زیادکردنی ڕێژەی سەوزایی گلدانەوەی ئاو بانی دروستکردنی بەنداوەکانەوە کارێکی زۆر باش بووکە هەل لە پلانی ژینگەشەیە ینی لە پلانی خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی کەشوها ئەوە هەیە کە ئێمە بەنداو زیاتر دروستکەین بۆ ئەوی ئاو گلدەینەوە لە کاتی پێویستدا بەکاری بێنین و هەروەها زیادکردنی ڕێژەی سەوزایی ئەبێتە هۆی خۆگونجاندن لەگەڵ ئەو گۆڕانیانەی دواتر باسی ئەوەت لەگەڵ دەکەم کاک عەبدوڵڕەزاق ئەگەر پێت بڵێم ئێستا ژینگەی هەرێمی کوردستان چۆنە هەڵسەنگاندن چییە بۆ ئەوە؟ تۆ کە لێمە پرسی ژینگە هەرێمی کوردستانە بێ باسی ڕەگەزەکانی ژینگە بکەین یعنی ئێستا ئەوەی زۆر بەدیەکرێ و بەرچاوە ڕەگەزی هەوا پیسە زۆرتر لە هەمووی پیسراویش کۆمەڵێک هۆکاری سەرەکی هەیە بۆ پیسبوونی ئەو هەوا یعنی بۆ پیسبوونی ئەو ڕەگەزە گرنگە زۆربوونی ژمارە پاڵاوگەکانەکە بە نایاسایی دروست بوون بە هەڕەمەچی دروست بوون بێ ئەوەی پابندی هیچ ڕێنمایەک بن و خۆیان بگونجێن لەگەڵ ڕێنمایەکە. ئەوە هۆکاری سەرەکیە بۆ پیسبوونی هەوا یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان. باشە. هۆکاری دووەم زۆربوونی مۆلیدەیە مۆلیدا هەم لە گەڕەکەکان هەم لە فەرمانکانی حکوومەت هەم لە باڵەخانەکان چێشخانەکان ئوتێلەکان هەموو ئەوانە مۆلیدیانێ لەبەرەوەی کارەبای 24 ساعتی بەردەوام نییە کارەبا شتێکی زەرورەتە پێویستە بەردەوام هەبێ بەڵام کە نەبوو ناچاری پەنابەری بۆ مەلیدە بەڵام مۆلیدەکان هەم خۆیان کوالیتیان خراپە هەم کوالیتی ئەو سوتەمەنیانەش خراپە کە بەکاری دێنن بۆیە دەرهاوشتەی خراپی هەیە کە کاریگەری لەسەر پیسبوون هەیە پیسبوونی هەوا نەبوونی گواستنەوەی گشتی هۆکارێکە بۆ زۆربوونی ژمارەی ئۆتۆمبیل لە ناو شارەکان لە 16 ئۆتۆمبیلەکانی کە تۆمارکراون لە فەرمانکانی هاتوچۆ ئۆتۆمبیلی تایبەتە بەڵام ئەگەر گواستنەوەی گشتی ڕێک و پێک و سیستەماتیک کراو هەبێ خەڵک ئەوەندە ناچار نابێ ئۆتۆمبیلی تایبەتی خۆی بەکاربێنی کە ئەوە کاریگەری لەسەر پیسبوون هەیە. هەندێک لە کارگەکانیش هەرچەندە ئەوان ڕۆزامەندی ژینگەیشیان هەیە ڕێیان ڕۆزامەندی لایەنە پەیوەنددارەکانیان هەیە بەڵام هەندێک جار پابەندی ڕێنمایەکان نابن بۆیە ئەوانش هێوکارن لەسەر پیسبوون بەتایبەتی کارگە گەورەکان بەسن ئەوانەی ئاسنە ئەوانەی چیمەنتۆیە ئەوانە ڕۆلیان هەیە لە پیسبوونی هەوا. کاک عەبدوڵڕەزاق ئێستا بە بەردەوامی کارگەی نوێ دروست دەکرێت کەرتی پیشەسازی زۆر پێشکەوتووە لە هەرێمی کوردستان و لە هەنگاوی زیاتریشدایە بۆ بەرەو پێشتون ئەکرێت پێم بڵێ کە ئێوە ڕاستە لە سەرەتای دامەزراندندا مەرجیان بۆ دادنێن مەرجە ژینگەیەکان پەیڕەو بکەن بەڵام دواتر بە دوواداچوون دەکەن بۆ بزانن پابەندن یان نا؟ یەکێک لە ئیشەکانمان ئەوەیە بە دوواداچوونەکەین بۆ ئەو پرۆژانە بەڵام ئەگەر پابەندن یان نا هەندێکیان پابندن هەندێکیان پابند نینە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە دروست بووە لەبەرەوەی ئێمە لە دەستەی ژینگە و فەرمانگەی ژینگەی پارێزگاکان بەڕاستی ژمارەی فەرمانبەرانمان کەمە پەنامان بردێ بۆ هەم ڕەخساندنی هەلیکار بۆ چاودێرانی ژینگەی بۆ دەرچوانی کۆلیژی زانست بەشی ژینگە وەکو چاودێردامان ناون هەم هاوکار و هەماهەنگە بن لەگەڵ تیمی پشکنینی فەرمانکان بۆ ئەوەی ئاگادار بن ئەو ئەو کارگانە ئەو پرۆژانە پابند بوون بە جێبەجێکردنی ڕێنمایەکان سەرپێچیان هەیە یاننا بۆ ئەوە ئەو چاودێرانە هاوکارن بۆ تیمەکانی ئێمە بەڵام تیمەکانی ئێمەش ئەگەر نەش پڕژێنە سەر هەمووی بەڵام بەتایبەتی ئەگەر ئەو شوێنانەی کە سکاڵایەکە بیان ببینرێکە تەجاوزیان کردێ لەسەر ژینگە یعنی پێشێلکاری هەیە سەرپێچی هەیە ئەوە تیمەکانمانەچن ئیزراعاتیان لەگەڵەکە. باشە کاک عەبدوڵڕەزاق باسی هۆکارەکانت کرد ئێستا پێم بڵێ هەنگاوتان چییە بۆ ئەوەی کە ئەم هۆکارانەی باست کرد کە هەوا پیس دەکەن کەمی بکەنەوە لە هەرێمی کوردستان؟ ئێمە خۆی بۆ پاکردنەوەی هەوا ئەبێ ئەو هۆکارانی کە باست کرد ئەبێ ئەو هۆکارانە لابەرین. ئێستا کارتان بۆ کردووە بۆ پاڵاوگە نایاسایەکان ئێستا 54 پاڵاوگەیان داخرایە و داخستنیان بەردەوام ببی ئەگەر نەتوانن خۆیان بگونجێن لەگەڵ ئەو ڕێنمایەکە ئێمە کاتی خۆی دەرمان کردو ڕێنمای ژمارەیەکی ساڵی 2020 لە وەزارەتی سامانە سروشتەکان دەرچووە بەڵام ڕێنمایی هەموو لایەنە پەیوەنددارەکانی تێدایە لەسەر ئەو بابەتە
ئەبێ ئەو پاڵاگوانە خۆیان لەگەڵ ئەو ڕێنمایە بگونجێن ئەگەر خۆیان گونجات لەگەڵ ئەو ڕێنمایە ئەوە کێشێکی کەم هەبی دروستەبی بۆ هەوە ینی کۆنتترۆل ئەکرێ بەشێکی زۆری لە 1970 کۆنتترۆلەکرێ ئەگەر خۆیان بگوکارێکی قرس نییە کاری قرس نییە بەڵام بۆ ئەوان تا چەند ئەبێ ناچار بکرێن پابند بن چێ ناچارەکە لایەنی پەیوەنددار لەناو حکومەت وەزارەتی سامانە سروشتەکان چکە ئەوان ڕاستە خۆ پەیوەندیان بەوانەوە هەیە ئەبێ ئەوان ناچاریان بکەن خۆیان پابندکەن بەو ڕێنمایە ئەگەر پابندی ڕێنمایە ژینگەیەکان نەبن ئێوە توانای داخستن و سزادانی و شوێنانتان هەیە بەپێی بڕیاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەو بڕیاردراوە کە دابخرێن و هیوادارم ئەو بڕیارە جێبەجێ بکرێ چیتان کردووە بۆ ئەو بابەتە چەند شوێن سزادراون داخراون ئەوەکو باسم کرد 54 داخراون هەندێکی دەستگیر کراون خاوەنەکانیان ئەوانی تریش هەندێک سکالا مەسەر لەسەر مۆلیدەکانیشە بۆ خەڵک سکالای کردی هەندێکمان داوەتە دادگاش ینی سزای پێبژاردنیشمان بەسەردا سەپاند کۆمەڵێکی جرات کراوە بەڵام بۆ بنە بڕکردنی ئەو هۆکارە ئەو هۆکارانەی ئەبنە مای پیسبوونی هەوا ئەبێ ئەوانە لابەرین یعنی بە یەکجاری بە تایبەتی پاڵاوگەکان و نەهێشتنی مۆلیدەکان مۆلیدەکان بەوە لا ئەبرێن کە کارەبای بەردەوام دروست بکرێن کارەبای بەردەوامیش دەکرێت ئێستا وێزگەیەک هەیە لە هەولێریەک لە سلێمانیەک لە دهۆک وێزگە گەورەکان بۆ بەرهەمێنانی کارەبا دەکرێت لە هەر شارێک بکەین بە دوو وێزگا جگە لەوەی ئەو هەوڵانەی وەزارەتی کارەبا هەیەتی بۆ بەرهەمێنانی کارەبا لەو زەی نوێ بووەوە ئەو زەی نوێ بۆەوەی تیشتی خۆریان هایدرۆپاوەر ئەوەی بەنداوەکان دەکرێت ئەوانە بەڵام ئەوە بڕێکی کەم کارەبا بەرهەم دێنێ ینی ئەو بڕاکەمەی بەرهەمی دێنێ بەشی هاوڵاتیان ناکە لەبەرەوەی شار گەورە بووە ینی ئەو وێزگەی کارەبا کە لە ساڵی 2006 دامەزرا ئەو کاتی شار چەند بوو ئێستا چەندە بۆ هەموو پارێزگا هەولێریشە نەک هەر بۆ ناو شار بۆ هەموو پارێزگاشە بۆیە دەبێ وێزگەی تر دابدرێ ئەو وێزگانە زەرورن دابدرێن لەبەر ئەوەی هەم بە غازی شل ئیشەکەن ینی سوتەمەنەکەیان پاکە دەرهاویشتیان کەمترە وە کۆنتترۆل کراویشن ینی هەڕەمەچی نینە وەکو مۆلیدا سوتەمەنی خراپ بەکاربێنیان کوالیتی مۆلیدەکانیان خراپە ژاوەژاویان هەیە کۆمەڵێک هۆکارەیەکە پێویستە ئەوانە لاوبرێت زۆر باشە کاک عەبدوڕەزاق باسی هەولێرت کرد ئەم چەند ڕۆژە زۆر بەرگوێمان دەکەوێت کە ژینگەی هەولێر بە تایبەت هەوا زۆر پیسە بە تایبەت لە بەشێکی دیاریکراوە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو پاڵاوگانەیە کە هەیە ئەوانە کە بەردەوام ئیشەکەن ڕەچاوی هیچ ڕێنمایەک ناکەن خۆی هەندێکیشیان هەیە جگە لەوەی کە خۆیان پاڵاوگەیاندانایەت پاڵاوگەی بچووکتریشیاندانەیە کە پێڵێن تەسفیە دوو ینی چۆن دوکاندارێک دوکانەکەی پڕ ئەشیا کردووە لە بەردەمیشی مێزەکەشی بەکرێداوە ئەوانیش واکەن یانێ ئەو ڕەفتارێکی زۆر ناشرین و خراپە سەرڕای ئێوەی کە پاڵاگۆ کە خۆی نایاساییە جارێکی تریش نایاسایی کردو بەوەی کە هیچ ڕێکارێکتان گرتووەتە بەر بە تایبەت ئەوە نییە ئێستا خەریکردن لیژنەکان لەگەڵ لیژنەی قایمقامێتوانە خەریکن ئێمە نوێنەرمانەی لە فەرمانگەی ژینگەی هەولێر بەشدارە لە داخستنی ئەو پاڵاوگانە دەستخۆش بەڕێز عەبدوڕەزاق خەیلانی گوتەبێژی دەستەی ژینگەی هەرێمی کوردستان زۆر سوپاس کامە خێر بێت.